لألمانيا الباجار أسن يكمين كونفرانسا فدراسيونا جنين كردستاني بريفا ديتشا هجمارة كمزن ج چالاكوانين جن إن كردين روجاوي كردستاني وباشين دنيين كردستاني جي هر وهاج سرانسري ولاتين أوروبا ده في كونفدراسيوني ده باشدار بن كنها كونفرانسا أوكرنا كونفدراسيوني لا السنة تشيد به قال لك برلمانترين جنين كردجي كل أوروبا برلمانترين پیامین پیروزباهی شاندنه ده کنفرانس ده بحثا بهز کرنا پیوندین ده نابرا جنین کرده لأوروپا و پاراستنا زمان کردیجی ده وی کنفرانسا ایرو ده یا یکمین بحثا و یکی هاتی اکرن. جه آلمانیا باجار اسن پیامنیرا ما آلا شالی لگل منه و بحثا کنفرانس بکی که بخوجی هم جنکه هم جی پیامنیرا که لوی داری بشتار بویا آلا بخیر هاتی آرمان جوی کنفرانسی چیه و چند کس بشتار بونه و چه قاس دریج دکه و انجامین و چه بن دڵبەخەنەوە پرسێکی هەرە گرنگە وەک دەبینن ئەمڕۆ ژمارێکی زۆر ژینی چالاکوانی کورد لە سەرانسەری ئەوروپاوە ئەگەر هاوکارم پیشانتان بدا لێرە ئامادەن لە کاژێریەک بە کاتی ئەوروپا دەستی پێگرۆ لێرە وتار پێشکەش دەکەن و ئەمان دەیانەوێت ئامانجی سەرەکی فیدراسیۆنی ژینی کوردستانی لە ئەوروپا ئەوەیە کە هێز و توانای ژینی کورد یەک بخاتەوە وەک هەموو ببنەوە بە یەک لە سەرانسەری ئەوروپاوە بتوانین یەک دەنگ بن ئێمە بەڕاستی چەندین ژنی بەتوانامان هەیە لە بواری سیاسی کولتوری ئابووری لە ئەوروپا هەموو لێرە زۆربەی زۆریان ئەندام پەرلەمان لە بوارە جیاوازەکانە کار دەکەن بەڵام تا ئێستا یەک ڕیز نەبوون بەڵام ئێستا دەیانێت لە ڕێگەی ئەم فراکسیۆنەوە لە ڕێگەی ئەم فیدراسیۆنەوە بتوانین یەک ڕیزانە یەک دەنگانە کار بکەن و ببنە دەنگی کورد لە دیاسپۆرا و بتوان پێکەوە کار بکەن و هەر کەر ئەو هێز و توانە و ئەزموونی ئەو کەسان هێز و توانە و ئەزمموی خۆی بتوان لە ڕێگەی ئەم فیدراسیۆنە سوود بەخش بن بۆ گەلی کورد و بۆ کورد بە تایبەتی ئەمانجی ئەمان ئەوەیە کە بتوانن زمانی کورد بپارێزن مافی کورد بپارێزن لە ئەوروپا و دەنگی کورد بگەێنە کۆمیسیۆن و یەکەتی پەرلەمان یەکەتی ئەوروپا ئەمانە چەند پرسێکن کە ئەمڕۆ لێرەیە کەمین کۆنفرانسی ئەم فیدراسیۆنە بەڕێوە چوە دەیانەوێت ماوەیەکی دیکە کۆنگری یەکەمیان بەڕێوە بەرنەوە چەندین چالاکی ئەنجام بدەن لە سەرانسەری ئەوروپا منەچ مەلای خانمێکی ژنی ڕۆژئاوای کوردستان فەرها خەلیل ئەوی ژنێکی چالاکی کوردە لێرە بابێتە پێشەوە فەرموون فەرحاخان زۆر سپاس فەرحاخان بەڕێستان خەڵکی قامیشلۆن ڕۆژاوای کوردستانن گرنگی بوونی فیدراسیۆنی ژنی کورد لە ئەوروپا چییە و دەتانەوێت چی بکەن سپاس بۆ تا و ji bo kanalawa bi rastî ez weke jinek Kurd ji Rojavayê Kurdistanê 3 sal li vir dijîm li diaspora em kar dikin weke jin ji bo got em jiyana jina Kurd û milletê Kurd û gelê Kurd pêşve bibin karê yeka tenê tenê yanî daxu yanî kirin di hefta sala de bo zor encama nade ji ber wilo em jinê Kurd bi taybet jinê çalak jinê got xwe dibînin berpirsiyar di ber civaka xwe de gehan hev û me bi hev re biryar da got em jinê Kurd xwe bikînin hev û hetanî got ji me bê em hemû komelê jina û dizgehê jina em bikînin hevdû ji bo got em karibin di pêşerojê de bi yek helwestê bi yek dengî bi yek hêzê em dengê xwe bilind bikin em dengê xwe derxînin em dengê milletê xwe bikînin civaka Ewropî em bikînin civaka navnetewî em çareseriya ji bo problemê ne tenê yê jina ji bo milletê Kurd em çareseriya problemê wa bigerin ji ber got em dibînin got tenê hêza partiyê menî Kurda û hêza civaka menî Kurda nebese em gerek li Ewropa em dengê wa bin em karibin got em dengê wana hê xurtir hê bi helwestek xurt em dengê wana bikênin û em karibin em gotina jina Kurd jî li Ewropa em temsîl bikin û em karin ya wê bikin hemû kongrê navnetewî de yê cîhanî de çi êgo ji bo azadiya gela çêbibe ji bo azadiya jina çêbibe em jî perçak jê bin em jî dengê milletê Kurd bin û dengê jina Kurd bin bi taybetî ji bo vê yekê em îro gihane hev ji bo
وگو ام کاربن به هفر بگن انجام باش و د پیشروج د ام کارم وی کاری هب برنگ کی بهستر و بخورتر پیش ببن ام هی جن کرد و ملت کرد به رنگ کی خورتر بگینن هفدو و ام کاربن به وی رنگی بردوام بکن کلگە مانە زۆر زۆر سپاس دڵ بەخێن مەجمە لای سەرۆکی فیدراسیۆنی ژنی کورد لە کوردستانی لە ئەوروپا فایزەخان بە کورتی پێمان بڵێ پرۆگرامی ئەمڕۆتان چیە وەک کەی یەکەم کۆنگرێتان دەبەستن بله ام کنگره خواهم پلان دکن مها دهان یا مها یازدان دم لدار بخینن لی ایرو گلک جنین تکنوکرات شخو بشتار بونن و گودید برنامه گلک زنگیل محول دا ام پیشکش بکن لبیدره هروها هنرمندین من جور بجور هاتن براسی کنفرانس ما گلکی زنگین کرن ام سپاسیا همیان دکن یکا یک فایزەخان هەندێک کەس نەیتوانی لێرە ئامادە بە ڤیدیۆ مەسجیان بۆ ناردبوون ئەوانە چیە بوون؟ بله سینم برز سینم بدرخان هروها دیا جوان جنا گلک جایی بگمان حمو گلک جایینن هروها جنین ناوی يعني قطارن هاتن پیشکش کرن جعالیه پروفسور دکتر جنور قادری هروها جعالیه نهیه خوش کلام رزدار هوزان محمود بله دنگ نما جنین کردستانی من هناك ديما ديتن نتني جنين كردستاني هروها جنين سوفيتا بريج روسيا گرجستانش کازاخستانش دی کنفرانس دا بشتار ببون هیوی دیکم کنفرانس که سرکفتی بر سر خیره با باشه دی جنین مال اوروپا خود دکینن هفود خازن یکیتی خواهد چه بکنو ببن هزک